ئەوم پێدان کە گەرات و یانەکە باتەوە هەدیەکی بچووکیان دەنێ تۆزێ لە ئازاریان کەمکەینەوە بۆیە ئەمڕۆ هاتوین ئەم بڕا هەدیەمان هێنا و پێشکەشی یانەی هەولێرمان کرد. هەدیە بچووکەی باسی دەکەی بڕەکەی بڕی 30 میلیۆن دینار بۆ شتێکی بچووکە، بەڵام وەکو بچووتنی بزمانی هەولێر ئێمە توانیمانە هاوکاری بکەین، بەڵام بەڕاستی من داوا لە هەموو بزمانەکانی هەولێر دەکەم، هەموو برایەکانم لە کەرتی بازرگانی کە ئەم یانەیە لەبیر نەکەن، چونکە بەڕاستی ئێمە بەوە زۆر سەد بڵندین. چۆن دەڵێن فڵایەربیلێکەیە لە فڕۆکخانەکانی نێودەوڵەتی ناوی لەسەر شاشەیە، یانی هەولێریش هەر ئەوەیە کە ئەمە بێ پێی سەربەرز بۆیە من دووبارە دەڵێمەوە خۆم بە بچووکترین بزمانی شاری هەولێر دەزانم و ئەوانی تر کە لەمە زۆر گەورەتون و برای گەورەی ئێمن بتوان هەریەک و لە نەهێڵن ئەم دەنگۆیە ببینێت تا بێ ئەم دەنگۆیە خلاص بێ، نابێ بڵێن یانەی هەولێر ئەمەی پێویستە نابێ، ئەبێ بڵێن یانەی هەولێر دەوڵەمەندترین یاری لەسەر ئاسیا عێراقدا و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە حکومەتی هەرێمی کوردستان و دوکتۆر سەفین و کاک جێما و جەماعەت بتوان ئەم یانەیە لەم دۆخەت دەریکەن و ئەم شتە نەمینێ، هەواڵەکان وا دڵخۆش بکە کە یاریەکان بینەوە، جەماوەر دڵخۆش بن ئەم شتە لەبی نەمینێ. طبعاً وەکو هێڵی ئاسمانی فڵایەربی دەتوانین هاوکاریان بکەین تا حدێک ئەو وڵاتانی کە پێویستیان بە ئێمە دەبێت بیان گوازینەوە و بتوانین بەس شتێکی زۆر ڕەمزیان لێو بکەین و هاوکاری باشیان دەکەین ئینشاءڵڵا و پێویست بە سپۆنسەر دەکەین و ساڵی داهاتوو ئێستاوەدا لەگەڵ سەخت دەبین تا بتوانین سپۆنسەری ساڵی داهاتوویان لێوەرگرین و هاوکاریش تەواوی بکەین.